بەڵێ خۆشەویستان لەم تۆرەدا باس لە ئەسب دەکەین، باس لە بەخێوکردنی ئەسب دەکەین، باس لەوە دەکەین کە ئەسب چۆن دەتوانرێت لە چەند بواردا و لە چی بوارێکدا بەکار بهێنرێت. هەندێک جار ئەسب لە بەرخواست بەخێوەکرێت، هەندێک جار بە مەبەستی بازرگانی و هەندێک جار بە مەبەستی دیارە جوانکاری و هەروەها نمایشکردن و پێشبڕکێش بەکارهێنرێت. ئێمە ئارام مەلازادە میوانی ئێمە دەبێت کاک ئارام بە شێوازێکی ڕاستەخۆکە بەخێوکەری ئەسپە زانیارەکان لەوە وەردەگرین. کاکارام سڵاوت لەبێ و بانیت باش، زۆر سپاس بۆی لە بانگی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشدارین و دەستپێکی قسەکانمان بەوە بێ ئەسب چی جیاوازیەکی هەیە لەگەڵ ئاژەڵەکانی دیکەدا لە ڕووی بەخێوکردنەوە. با بزانین تایبەتمەندەکانی ئەسب چی؟ والله ئەسب پێششی بەخێر دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم ئەو دەرفەتەتان بەم بەخشێ ئەوڕۆ ئەسب وەک ئاژەڵەکانی کە ئەویش هەر لە ڕووی خواردن و شتەکانی کە وەک ئاژەڵەکانی کەیە بەس تایبەتمەندی ئەسب دیارە لە ڕووی بەخێوکردنی و لە سواربوونی و لە هەموو هەستەکانی دیارە لەگەر ئاژەڵەکانی کە. بەڵێ کاگاران بە باس لە ئەسپی ڕەسەنی کوردی بکەین. تایبەتمەندێتی ئەم ئەسپە چییە لەگەڵ ئەسپەکانی کەدا؟ بەڵێ تایبەتمەندێتی ئەسپی ڕەسەنی کوردی چییە لەگەڵ ئەسپەکانی کەدا یاخود شێوازی بەخێوکردنی؟ لە شێواز بەخێوکردنیان هەموو ئەسپەکان وەکو یەکن، کوردی عەرەبیان ئینگلیزی، بەس ئەسپی کوردی ئەسپی ڕەسەنی کوردی زیاتر ئەو ئەسپەیەکەوە لە سواری ینی لە نمایشەکان خۆی جوان دەکاتن، لە فیستیڤالەکان یانی زیاتر خۆی لە هەموو ئەسپەکان خۆی جوانتر بەدەر دەخاتن ئەوە ئەسپی کوردی. بەڵام ئەسپەکانی کە زیاتر ئەسپی ئینگلیزییان عەرەبی ئەوانەی لۆ قودرەیان لۆ سیباقەکان زیاتر بەکاردێتن. کاکارامەوە ئەسپی ئێستا لە بەردەستە چ جۆرە ئەسپێکە؟ ئەوە نۆمای عەرەبیە ئەسب نیە، ئەوە ماینە عەرەبیە تەمەنی تەقریبەن ساڵێک نەبووە هەر ئەوەنە دەبێتن، ئەوەش ئەسپێکە ئەوە ئەسپی عەرەبیە. کاکارام باس لەوە دەکرێت کە ئەسپی ڕەسەنی کوردی چەند جۆرێکی هەیە، جافی و کەڵهۆری و چەند جۆرێکی هەیە. دەمێ بزانم باس یاخود زانیارەکانمان پێ بدەی سەبارەت بە جۆرە جیاوازەکانی ئەسپی کوردی تایبەتمەندی هەرێکیان چۆنە، چۆن ئەم پۆلێنەیان بۆ کراوە. والله ئەسپی کوردی وابزانم جۆرەکانی زۆرە، بەس ینی ئەمە بۆ خۆمان کوردێکمان هەیە ئەویش هەر کوردیە بەس کۆچەری پێدەرێن، زیاتر ئەو کۆچەرانێکەوە هاموشۆی ناوشاخەکانی پێدەکەن زیاتر ئەوەی ئەو ئەسپە کوردی بکاردێن، ئەوە کوردیە بەس ئەوەش ڕەوەندی پێدەڵێن. کوردیشکەمە هەیە ئەوە ئەسپی ڕەسەنی کوردیە زیاتر لە ئێرانێ ینی ئەوەی پێدەدەن لۆ سواربوونێ سواری پێدەکەن و نمایش پێدەکەن. سلێمانی ئێستاکە زیاتر پەرێ پێداەوە بەزان، بەڵام لە هەولێر زۆر کەمە ئێستاکە چەند کەسێک نەبی هەیەە. ئەوەی بەردەستی تۆ ماینە کاک ئارام دروستە؟ تایبەتمەندی زۆر جوانی هەیە. ئەمێ بزانم جیاوازی و تایبەتمەندەکانی ماین لەگەڵ ئەسپا چین؟ بخۆی ماین تێماین مێە و ئەسپیش نێرە، ئەوە ماین و ئەسب، یعنی ئەوەش جوانی ئێستاکە تقریبان هەمووی ساڵێک نەبووە ئەوە ناتوانێت سواری پشتی بێ، ئێستاکە ئەوە سواری پێ دەکرێتن. کاگارم لە ڕووی بەخێوکردن و مامەڵەکردنەوە جیاوازی دەکرێت لە ڕووی بەخێوکردنی ئەسپ و مایندا؟ ئەسپ و ماین وەڵاهی زیاتر ئەسب زامەترە بەخێوکردنی، چون ئەسب ئەگەر ینی تۆزێک درترە لە ماین، ئەگە نەماین دەتوانێت دەماین بەیەکەوە بن، بەس ناتوانێت ئەسپەک لەگەر دەماین بێتن. دەبێت شوێنەکەی جیاوێ وەتەی نابێتن. کاکارم باس لە وەفاداری ئەسپ و دڵسۆزیەکەن و دەڵێن کە هاوڕێیەکی باشی مرۆڤ بە تۆکو خاوەن ئەسپێک. دەمەوێت بزانم
پەیوەندی مرۆڤ و ئەسپ چۆنە؟ ئەسپ تا چەنە گوێڕایاڵی مرۆڤ دەبێت، تا چەنێ هاوڕێتی مرۆڤ دەکات و بەوەفایە بۆ خاوەنەکەی. بەڵێ وەخوا ئەسب تەمەشاکە ئەگەر هەریەکە دە ڕۆژ بتوانێت ئەسپێک بەخێوکەیان هەر ئەوەندە بەخێوی کرد وەکو نەخۆشی وایە وازی نایێت هەتا ئەو کاتەی دەمری هەت چاوی لێتی دەوی بەخێوی کاتن چون ناتوانێت وازی لێبینتن ئەوە ئەسب دوای ئەسب ئەگەر لەگەر سوارەکە دڵی ئەسپەکەی لەگەر سوارەکە یەکە هەر چی بێتن بۆی دەکاتن بەس ئەسپێکی ڕەسەن نەوەکو هەموو ئەسپێک. باشە کاک ئارام دەمەوێت بزانم فەرموو زیاتر ئەسپەکان کە لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە کە زیاتر خواستیان لەسەر لە چی وڵاتێکەوە هاوردە دەکرێن بۆ نمونە ئەو ماینەی بەردەستی تۆ لە چ وڵاتێکەوە هاوردە کراوە نرخەکەشی چۆنە؟ ئەوە ئێستاکە ئەوە بەخۆی داچی تورکیا زیاتر ئەسپەکان لە وڵاتی تورکیاوە هاوردە دەکرێن لە هەموو وڵاتەکە هاوردە دەکرێن بە زیاتر لە تورکیای ئەوە داچی تورکیا بابیشی عەرەبیە. کەواتە کاک ئارامێست لە ئێستادا زیاتر خواست لەسەر ئەسپی عەرەبیە یاخود تورکی؟ وەڵڵاهی عەرەبی زیاتر چون هەموو وڵاتێک تەمەشاکە هەموو وڵاتێک ئەسپی عەرەبی هەیە یعنی تورکیاش بگرێ ئەسپی عەرەبی هەیە عێراقیش هەیەتی مسر هەیەتی سووریا هەیەتی ینی هەموو وڵاتەکان ئەسپی عەرەبیان هەیە چون ئەسپێکی لە ڕووی شکلەوە لە هەموو ئەسپەکان جوانترە ئەسپی عەرەبی. تایبەتمەندیەکەی تەنها ئەوەیە جوانترە یاخود ئەوەیە لە ڕێکردنە خێراترە و بەرگەی زیاترە؟ هەموو شتەکە تەمەشاکە لەبەر خێرایی نییە ئەگەر بە خێرایی بیتن ئەسپی ئینگلیزی زیاتر خێرایە لە سواری بەس ئەسپی عەرەبی سەر و شکلەکەی جوانترە لە ئینگلیزی و لە کوردی و لە هەموو ئەسپەکان بگرە. ئەسپی قەزەمی فەڕەنسی ئەمێ باسی ئەم جۆرە ئەسپمان بۆ بکەیت لە ئێستادا لە هەرێمی کوردستانی خۆمان بوونی هەیە تایبەتمەندەکانی ئەو ئەسپەکیە بە هەمان شێوە ئەسپەکانی دیکە بەخێوەکرێ دەتوانین بڵین تۆزێ بەناسترە. ئەسپی قەزەمی فەڕەنسی کاکارام سەوتت باش نایەتن عەفو. ئەسپی قەزەم لە کوردستان بوونی هەیە کاکارام دەمەوێت ئەوە بزانم. قەزەم بەڵێ ئەسپی قەزەم بەڵێ ئەسپی قەزەم بوونی هەیە لە کوردستان زیاتر لە حەدیقەکان ینی حەدیقە حیوانات و لەو شوێنانەی کەوا ئەسپ سواری لێ دەکرێت ئەو کەسانێک کەوا دەچن منداڵیشیان هەیە مناڵەکان زیاتر سواری پێ دەکەن چون مناڵ ناتوانانی سواری ئەسپی گەورە بیتن. لە چی کەشێکە گونجاوترە کە ئەسپ بەخێو بکرێت؟ بەرگەی سەرما و گەرما دەگرێت؟ بەڵێ بەرگەی هەموو سەرما و گەرمایەک دەگرێت ئەسپ بەس نە ئەو گەرمایەکەوە لێرە هەیە هەدەبێ بچێ ژوورەوە یان سێبەری بۆ بکەی بۆ هاوینان و بۆ جستانان دەبێ ئاگات دەیبیتن ئەگەرنا چەند نەخۆشیەک هەیە بە سەرما و بە گەرمای دەیگریتن. ئەی لە ڕاهێنانی ئەسپدا ئەسپ لە تەمەنی چەندەوە دەتوانین ڕاهێنانی پێ بکەیت و لەسەر خێرایی ڕایبێنی؟ ئەسپ لە 2 ساڵ و نیوە دەتوانێت ڕاهێنانی پێ بکەیت تاکو ئێستاکە ئەسپێک هەیە ئەو ڕۆژە بینیم تقریبا عمری 29 ساڵە تا ئێستا هە سواری پێ دەکرێتن. ئەسپ چەند ساڵ تەمەنەکە؟ وەخوا ئەوە عەسەب کتاب و شتە نووسراوەتەوە 35 ساڵ هەتا 40 ساڵ تەمەنیەتی. عەسەب ماندی بوونی ئەسپەکەیە. کاکارە مامەڵەکردنی ئەسپ لەگەڵ نەخۆشیدا چییە؟ وەکو دەڵێن ئەسپ بەوە ناسراوە کە خێرایە و بە ئاژەڵێکی با بڵێن ئازا ناسراوە بەڵام لەگەڵ نەخۆشیدا مامەڵەکردنی خراپە. وەڵڵاهی ئەسم ینی گیاندارێکی زۆر ناسکە بە هەموو بە نەخۆشیەکان وەکو ڕوون وایە دەتاوێتەوە ینی هەر 2 ڕۆژ 3 ڕۆژ عیلاجی نەکەی نایناسیەوەکەوە ئەو ئەسپە
نەخۆشی گرتووە بەڕ ئەگەر زوو لێ بەخۆکەوی ئەوەش چارەسەری هەیە و بەداخەوە هەموو کەس نازانیتنکەوە ئەو ئەسپە نەخۆشەیان عیلاجی بکە هەتاکو دەگاتە کاتی مردنی. زۆر باشە. سەردەمانێک ئەسب بە مەبەستی خواست و بە مەبەستی پێشبڕکێ و بە مەبەستی بازرگانیش بەخێوەکرێت لە ئێستادا کاک ئارام. دەمەوێت بزانم جۆرەکانی ئەسب بەپێی ئەم پۆلەنانی کە من کردم گۆڕانکاری بەسەردادێ بۆ نمونە جۆرە ئەسپێکی دیاریکراو هەیە زیاتر لە پێشبڕکەکاندا بەکاربهێنرێ، جۆرە ئەسپێکی دیاریکراو هەیە زیاتر بە مەبەستی بازرگانی و ئارەزووی بەخێوکردنی بەکاربێت. بۆخوا زیاتر ئەسپی ئینگلیزی بۆ پێشبڕکێیەکان بەکاردێ و ئەسپی عەرەبیش لۆ جوانی زیاتر بەکاردێتن. لە چ تەمەنێکەوەی تر ئەسب ئەتوانێت بچێتە پێشبڕکێەوە؟ ئەوە لە 2 ساڵ و نیو بەرسەرەوە دەتوانێت بستە پێشبڕکێەوە. ئەوەڵا زۆر جار لە 2 ساڵیش دەیبەنە پێشبڕکێ. زۆر باشە. شتێک هەیە زۆرجا باسەکرێ و دوور و نزیک گوێمان لێ بووە کە نابێت کلکی ئەسب ببڕدرێت. لەسەرەمە چی دەڵێیت؟ دەوترێت کە گوایە ئەسب ئاژەڵێکە زۆر هەستیارە بەرامبەر بە کلکی و زۆری خۆش دەوێت. ئەمە تەنها قسێکیانی بەڕاستی وایە. ڕاستە. وەڵا ئەسپیش تەمەشاکە زۆر جار لە ڕۆژهەڵات کلچی دەبڕن ئەوەیە کەەوە کلچی برند کاتن، یعنی ئەسب جوانە گە کلچی برند دەکاتن بۆ سواری. ئەوە بڕینی یەکەمیان ئەگەر پێشترێ هەندێک نەخۆشی هەبوو نەخۆشی دەگرت کلچیان دەبڕی ئەوە هەندێک خینی لێبەردەدرا چا دەبوو. بەس ئەسب ینی ئەگەر کلچی دەبڕی زۆر پێوە دیارە ناشیرنا. زۆر باشە. هەر لەسەر ئەو نەخۆشیەی کە باسی کرد دەمەوێت بزانم دیارترین گرفتە تەندروستیەکان کە بۆ ئەسب دروستە بێت چین، ئەسب زیاتر تووشی چی نەخۆشیەک دەبێت و لە چیشەوە توش ئەبێت؟ ئەسب زیاتر تووشی مقاو دەبێت، مقاویش نەخۆشیەکە لە سەرما و لە گەرمای تووشی دەبیتن. دەنا ئیلا زیاتر مقاوە هیچ نەخۆشیکە هەیە نەخۆشی سیەکانی هەیە بە زیاتر مقاو دەگرێتن، مقاویش بە سەرمایەکی تون دەیگرێتن لە ینی گەرمایەکی توندیش بێ دەیگری. زۆر باشە. ڕاهێنانکردن بە ئەسب تۆ ئاماژت پێکرد لەسەر و 2 ساڵەوە 2 ساڵ و نیەوە ئیتر ڕاهێنانکردن بە ئەسب دەست پێ دەکا. دەمەوێت بزانم شێوازی ڕاهێنانکردنی ئەسب چۆنە بە چی شێوازێک ڕاهێنانی پێ دەکرێت؟ ئەسب لە سەرەتا دەبێ کاپتنەکە ڕۆژانە زینێکی باەتە سەر پشتی، یعنی ئەوەل زار نابێت سواری بی یەکسەر. ئەگەر زینێکی هاشتە سەر پشتی تقریبان هەفتەیەک 10 ڕۆژان بەو زینەی لێ کاتەوە لە غاوەکەی لەسەر دەکاتن. دوایە سواری دەبی لە ساعەیەکی گەورە نەوە ڕاکاتن. ئەگەر 2-3 جاران ئەو تەزیە پشتی ڕۆیشت و ئیدی فەقیر دەبێتن لە سواری ملایمە. دەمەوێت باس لە فترە یاخود ماوەی دووگیانبوونی ماین بکەین کاک ئارام. ماوەی دووگیانبوونی ماین چەندە؟ ماوەی چەندە دووگیانە بێت؟ توانین بڵێن بەسکێک چەند بێچووی دەبێت؟ هەر یەک دانە؟ وەخوا زۆریان یەک دانەی دەبێتن. لە ماوەی دووگیانبوونیشیدا بەخۆی ماین لە تەمەنی خۆیدا جارێکیان بە 11 مانجی دەزێت، جارێک بە 11 و نیوی دەزێت، جارێک دەفتە 12 هەتا 12 مانگ و نیویش دەڕواتن. ئەوە تەمەنەکەیت، ینی هەزاری لە کاتێکی دەزێنەوە برێ لە هەموو جار لە یەک کات بزێتن. ئەسب چی بخوات و چی نەخوات؟ ینی هەندێک جار دەبینین میوەی جۆرا و جۆر بە ئەسب دەترێت. ئەم مامەڵەکردنە دروستە میوەی جۆرا و جۆر دەتوانرێت وەکو خواردنی ئەسب بەکار بهێنرێت یان خواردنێکی دیاریکراوی هەیە؟ ئەسب وەڵای زیاتر جۆل و ئەسپی دەبیتن، جۆ یان پرۆتین یان نەخاڵێ ئەو شتانەی زیاتر پێدەدەن. پرۆتینی ئەسب چیە؟ لە چ کاتێکا بەکارهێنرێت کاک ئارام؟ کاش پێدەدەن بەس کاکەوە کەمی.
کاکارم دەمێ بزان پرۆتینی ئەسپ چۆن بەکارەهێنرێت کەی بەکارەهێنرێت بۆچی ئەسپێ بەکارەهێنرێت دیارە کاکارام بەباشی گوێبیستی من نییە خۆشەویستان ئێمە لەم تەوەرەدا ئەمڕۆ باسمان لە جۆرەکانی ئەسپ کرد باسمان لە ئەسپی ڕەسەنی کوردی کرد ئەسپی عەرەبی تورکی ئینگلیزی و جۆرە جیاوازەکانی ئەسپ شێوازی جیاوازی بەخێوکردن و مامەڵەکردن لەگەڵ ئەسپدا مامەڵەکردنی ئەسپ لەگەڵ نەخۆشی جیاوازەکاندا چۆنە دیارترین ئەو نەخۆشیانە کامانن کە تووشی دەبن سەرجەمان بابەتانەمان لە تەوەری ئەمڕۆدا باس کردو ئەوەی ئێستا ماوە باسی بکەین نرخی ئەسپا گرانترین و هەرزانترین نرخی ئەسپ چۆنە و هەروەها هەندێک جار ئەسپ بە مەبەستی نمایشکردن و هەڵبژاردننی جوانترین ئەسپ بەکاردەهێنرێت ئامادەکارەکانی پێشوەختە بۆ ئەمە چێن ئەجا دەمانەوێت باسی ئەوە بکەین کە پرۆتینی ئەسپ چییە لە چ کاتێکدا بەکارهێنرێت بۆ چ جۆرە ئەسپێک بەکاردەهێنرێت و بێگومان چەندین پرسیاری دیکە ئێمە ئاڕاستی کاک ئارامی دەکەین ئەگەر گوێبیستی ئێمە بێت بەڵام دەمەوێت باس لەوەش بکەم کە بەشێکی زۆر لە ئاژەڵەکان لە وەرزە جیاوازەکاندا تووشی گەنە دەبن تووشی هەندێک نەخۆشی دەبن پێویستیان بەوەیە کە مووی جەستەیان چاک بکرێت دەمەوێت بزانم ئەسپیش بە هەمان شێوە تووشی گەنە دەبێت تووشی مێرو دەبێت تووشی ئەسپێ دەبێت لە جەستەیدا و کاتێک تووشی ئەم حاڵەتانە دەبێتەوە پێویستە بە چی شێوازێک مامەڵەی لەگەڵدا بکرێت کاک ئارام باسی خواردنی ئەسپی بۆ ئێمە کرد ئاماژی بەوە کرد کە بەگشتی جۆ دەخوات و چەند خواردنێکی تایبەتی هەیە کاکارم ئەگەر گوێبیستی من بێ دەگەڕێمەوە لای کاکارم ئەگەر گوێبیستی می دەمێ بزانم پرۆتینی ئەسپ لە چی کاتێکدا بەکاردەهێنرێت بەڵێ ئەلۆ کاکارم کاکارم ئەگەر گوێبیستی منی دەمەوێت بزانم لە چ کاتێکدا پرۆتین بۆ ئەسپ بەکاردەهێنرێت هیچ کاتێکی دیاریکراو هەیە پێویست بێت کە بە خێوکەری ئەسپەکە پرۆتین بدات بە ئەسپەکەی قوتیە لە زیاتر لە جوانبوونی ئەسپەکەی لە قەرەبوونی تی ینی شێوەی جوان دەکەی ئەسپەکەی پرۆتین بە قوتیشە زیاتر بە نسبەیەکی کەمی دەوێتن نە نسبەی زۆر هەر لەگەر ئالیکەکەی ڕۆژانە هەندێکی بۆ تێکەڵکەی گرانترین نرخی ئەسپ چەنە کاک ئارام و هەروەها دەمەوێت بزانم هەرزانترین نرخی ئەسپیش بە هەمان شێوە چەنە و لە نرخی چەنەوە ئەسپ دەست پێکات و لە چەند بە نزیکەی کۆتایی پێیت ئەسپ نەوەکانی زۆرە هەرزانترینیان تقریبان ئێستا هەیە بە 200-300 هزاری ئەسپ هەشە سەروی چەند دەفتەرێکی ینی سەروی 3 دەفتەر و 4 دەفتەر و هەتا زیاتریش بگرە سپاس بۆ تۆ کاک ئارام مەلازادە بە خێوکاری ئەسپ زۆر سپاس بۆی بە شێوازێکی ڕاستەخۆ لەگەڵ ئێمەدا بووی سپاس بۆ تۆ کاک ئارام خۆشەویستان وچانێکی بچووکمان دەبێت و دەگەڕینەوە